لەگەڵتان بەردەوامە بین نەتەوەریان بەشەمانە چینە لای ئەوەی کە ئەو کەسانی کە ئیش و کارێکیان هەیە کاڵایەک خزمەت گوزارێک پێشکەش ئەەکەن بە هاوڵاتیان بێگومان پێویستیان بەوە هەیە کە ئەو با بڵێن کەلوپەلەی ئەو بازاڕی کە هەیەە بە شێوازێکی باش بتوانن نمایشی بۆ بکەن خۆیان بناسێنن بۆوا بکەن کە کاتێک کڕیار ڕوویان تێکات ئەمان بە شێوازێک بێت و لە ئاستێکدا بن کە بتوانن ئەو کاڵا ئەو خزمەت گوزاری خۆیان ساخ بکەنەوە و تەنانەت لە ئێستای کە ئەبینن ڕکابرایەتەکان هەر زۆر چڕە دەرەقەتی بازاڕەکە بن دەرەقەتی ئەوە بن کە کاتێکە ئەگەر لەم بوارە دەست زۆرە ئەمان ئەو کەسە بن کە کڕیاریان بازاڕی خۆمانە کە بەردەوام گۆڕانکاری بەسەرایەت و چۆن نتوانی بۆ کاڵاکانێ بە شێوازێکی باش ڕێکڵاوکەیت یاخۆ توانی دەست پێشخەرێکی باش جێبە تایبەت ئێستا کە ئەم سۆشیال میدیا پشتی زۆرێک لە خاوەن ئیشەکانی باڵێداوە لە عەرز بەداخەوە بینیت کۆڵێک پارەی شوێن ئەیا دوکانەکەی ئەو شوێنەی کۆمپانیاکەی بەڵام کەسێک لە سۆشیال میدیا هاتووە زۆر بە باشی خۆی نمایشەکەت ئەو کاڵای کە هەیەی هەر بۆیە وای کردو کەسانێکە لانێ کۆڵێک پارەی شوێن ئەیەن بەقەت ئەوان نەتوان بازاڕیەکی باش دەستە بەر بکە. جا ئێمە لە تۆریان بەشەمان قساکن ئەم هونەری فرۆشتنی کاڵا هونەری پێشکەشکردنی خزمەت گوزاری ئەبێ بە چ شێوەیەک بێت تۆ دەرەقەتی ئەم بازاڕە بیت و کڕیارت هەبێ کاتە بۆی کە لەسەر ئەم بابەتە بدوێن بەڕێز گەشتیار غەریب و سەر ڕاهێنەری بواری بیزنسمان لەگەڵدایە کا گەشتیار سڵاوە لەبێت زۆر بەخێر بێت بەڕێز کەسێکە لە بواری بیزنس سایت لا دوایە فرۆشتنی کاڵا پێشکەشکردنی خزمەت گوزاری ئەبێ ناوی هونەری لێ بنرێت یان نا وڵی خۆی کاڵین ناوی هونەری لێ بنین بە دڵنیایی ئەمە پێش ئەوەی هونەر بە استراتیژە ئێستا ئەمڕۆ لە بازاڕە استراتیژ واتە تۆ بتوانی زنجیرە هەنگاوێکی یەک لەسەر یەک پێشبینی بکەی ئەو ئەمجا هەنگاو بە هەنگاو ئیشەکانی خۆت بەریتە پێشەوە لەم ڕۆیەوەکو خۆتان ئاماژەتان پێدا لەبەرەوەی ژماری بزنسەکان تەواو زۆر بووە مە بەسواسی خوای لەسەرکەین و بزنسی بچووکیش لە وڵاتە بە بەردەوامی لە گەشەکردنێکی زیاترە خۆمانەزانین کارمەندی بە ئەندازەی جاران بەردەست نییە بۆ خەڵک بۆە زۆر گەنج کەزانگۆ تەواوەکە هەوڵەدا ئیشێکی بچووک هەر بۆ خۆی دروستکە لە سوچێکەوە ئەمە سپاسی هەر لە پەنا ئیشێکی تری دۆزیوەتەوە کە دووبارە سوپاسی خۆیان کە دەستی کار لە وڵاتە بە بەردەوامی گەشاکە ڕەنگە لە 15 ساڵی داهاتووە ئەمە نیشانێکی زۆر باش بێ بەڵام لە لایەکی ترەوە وای کردووە ساختکردنەوە زۆر سەخت بێ و تێچووی ساختکردنەوە لە بازاڕە ئەمڕۆ زۆر بەرزترە یعنی جاران ئەگەر ئێمە کاڵایەکمان هەبووە بۆی بمان فرۆشتایە ڕەنگە ئەم کاڵایە خۆمان وەکو نمونە بڵین دۆلارێکمان تیا خەرج کردایە دوای کڕینەکەی بە دۆلارێکی ترمان توانیا بیفرۆشین ئێستا ڕەنگە پێویست بێ 5 دلار و 10 دلار خەرجکەین لە هەمان کاڵای جارانە لەبەرچی لەبەرەوەی کە ژمارەی خەڵک تەواو زۆر بووە کڕیارەکان زیرەکتر بوون و سۆشیال میدیاش وەکو ئاماژەتان پێداوای کردووە زانیاری لە لای خەڵکی گشتی زۆر بێ بۆیە ئەمە ئێستا بۆ بە استراتیژ کە تۆ استراتیژێکت هەبێ سەرەتاوا بکەیت کە خەڵکی گشتی لە بازاڕە متمانەی بە تۆ بۆ دروست بێ و پێی وابێ کڕین لای تۆ شتێکی خۆشە و شتێکی باشە تۆ خزمەت گوزاری باشتری پێشکەشەکەی زائیدەن ئەگەر کێشەیەکی بوو دوای کڕینەکە زیاترە توانی بەدەمی و بی و ئاسوودە و ئارام بێت کە ئەم استراتیژەت هەبوو هەنگاو بە هەنگاو کڕیارێک کەسێک کە ئێستا هەر نامان ناسێت وای لێ بکەین ببێ بە کڕیارێکی سەرسەختی ئێمە و بەرگریمان لێ بکە ئەمە بە جددی قۆناغ بە قۆناغە بێ ئیشی بۆ بکرێت تا بگەین بەوە باشە ئێستا زانی کە بەهۆی زۆربوونی مرۆڤایەتیەوە جەنجاڵیەکانی بازاڕی ئابووری زۆر لە جیهانە زیاتر گەشەی کساندووە بە تایبەتی ئەوەی کە زۆر چەبرچەیەکە لە بازاڕی ئابووریە وڵاتی چینە یعنی زۆرترین بەرەمهێنانی هەیە زۆرترین کاڵای هەیە کە بە شێوازێکی باش و بە تێچوێکی کەمتر و بە ڕێژێکی زۆرتری خاتە بازاڕ بۆیە لە لای خۆشمە خەڵکانێک سەرقاڵن بەم بزنسەوە زۆر جار چەبرچەکان وان لێ کات کە کاڵاکەی تۆ کەمتر ساخ بێتەوە لەوەی بۆ کێبڕچیەکان ئەمەنە بە شێوازێکی باش هەم لە ڕووی ئۆنلاینەوە زیاتی کردووە هەم لە ڕووی ئەوەی کە تێچووی کەمتر بێ هەم لە ڕووی کە کێ کەمترین پارە لە تۆسانێت کەواتە هونەرەکە لێرەوە دەست پێکات چۆن بتوانین ئەم هونەرە لەم سێ بەشەیە بەکاربێنین هەم کاڵاکەم باش بێت هەم کەمی تێ بچێت هەم توانم بە باشیش بیخەمە ناو خەڵکە تەبعاً دەستت خۆش بێ شتەکەت زۆر وەردا ئێمە بێ بڵێن چەند قۆناغێکمان هەیە گەنجێکە سەرەتا دەسەکە بە دروستکردنی بزنس چاری نییە لەبەرەوەی زانیاری کە مەکاڵاگە بە نرخێکی گرانتر بۆ دابینەکە و لەبەر ئەوەی کە تازای لە بازاڕە ناچارە بە هەرزانتر کاڵاگەی خۆی بخاتە بازاڕەوە و لەبەرەوەی سەرەتاشێتی هێشتا هیچ جۆرە کڕیارێکی نییە لە بازاڕەکە بەڵام دوای ئەوەی کە ماوەیەک تێپەڕێ 2-3 ساڵ تێپەڕەوە بزنسەکە تۆزێک ڕەنگ و ڕوو وەرەگرێت دەبێت بە شتێکی جددی 2-3 کارمەندێتە ناو بزنسەکەەوە لێرە گۆڕانکاری ڕوەدا لە پرۆسەکەیە ئێمە ناتوانین هەر ئەو هەرزانی پێشتر بین کە پێشتر هەرزان بووین
بەڵام ئەبێ دابنیشین لەگەڵ خۆمانە بیرکەینەوە بڵین ئێمە چیمانەوێت چونکە یەک شتی زۆر باش لە بازاڕا هەیە کڕیاری جیاوازیتیایە هەندێک کڕیار ئەچەشتی هەرزانەکڕێت هەندێک کڕیار ئەچەشتی زۆر گرانەکڕێت هەندێک کڕیار حساسترە یعنی بەحاڵ دڵی ناخۆش بێت لە دوکانەکە کە بەجێی هەژیتر بە ئەمری سەری پیاناکاتەوە جۆری کڕیار جیاوازە من لە بیا بڕیارە دەمەڵە من بۆ کڕیاری ئاسایی ئیشەکەم بزنسەکەم ئەبێت نرخی هەرزان بێت تا ڕادێ لەسەر هەرزان ئیشەکەم چ کڕیاری ڕوونتیەکە کڕیاری پرسەرێشە بەڵام ژماری کڕیارەکانم زۆرە کاتێ نرخی هەرزان بوو سەرێشت زۆرە لەگەڵ کڕیارەکاندا بەس کڕیارە زۆرە زایدن کاتێ نرخی هەرزان بوو ناتوانانی خزمەت گوزاری باشە هەبە یان بڕیارە دەم ئەڵێ من لەسەر جۆری کڕیارێکی ڕاقی ئیشەکەم لە بازاڕەکەمە هەر شوێنێک من زۆرەمە بە وردی ئەڵم هەر بزنسێک بوێری کرد نرخی خۆی گراندانە ناچارە بێت خزمەت گوزاریەکانی خۆی بەرزکاتەوە بڕۆن سەیری و شۆلانەکەن کە تۆزە نرخیان گرانە جاری وا هەیە هەر لە دەرگای دەرەوە کاڕووی کەسێکی سارەکە لێ وەرەگرێ و پارکێکات تا ئەچیتە ژوورەوەیکی یەکسەر بە خێراتن تەکا کە دانیشی لە شوێنەکە هەروەی باوەشێنە ناکەن بۆچی چکە بوێریان کردووە نرخی خوانیان گرانداناوە ئەو بوێریە زۆر مهمە هەر بزنسێ نرخی خۆی گرانتردانە ئەبێ خزمەت گوزاری بەرزکە ئەبێت تێچوو بەرزکاتەوە تۆ بە ڕێگایکی باشە زانی بۆی کە بتوانی کارێکی بە استراتیژیە زانم ناتوان بڵم ڕێگەی باشە یا خراپە هەندێک بزنس هەیە ناتوانێت بکات هەندێک بزنس هەیە توانێت بیکات بەڵام لە کۆتاییە استراتیژە من بڕیارە دەم کڕیارە ڕاقیەکانی ئەم شارە بگرم بۆ نمونە ئەگەر ئەو خزمەت گوزاریانم نەبێت نایەن بۆ لای من هەندێک خەڵک بۆی گرنگە نان 6 بە هزارە یا 8 بە هزارە هەندێک کەسیش بۆی گرنگە نان دانەی بە هزار بێت دانەی بە 2000 بێ ئەمەی بۆ گرنگی ئەوەی بۆ گرنگە خزمەت گوزاریەکەی بەرز بێت ئەوەی بۆ گرنگە ئەو کاتێک کە ئەڕوا دێتەوە زۆر ئاسوودە بێ هەر لە ماڵی خۆی هەڵمەسە بەیانیان تەقە بدرێت لە دەرگاکەی و نانەکەی بۆ بێنرێتە ژوورەوە کە کاتێک تۆ توانیت ئاسانکاری بۆ کڕیارەکەی خۆت زیاتر کەیت کڕیارەکە هەندێک جۆری کڕیار ئامادەیە پارەی زیاتر بدا پەیوەندی بۆیە کڕیارەکەمان خۆیت لە چ ئاستێکی کۆمەڵگایە باشە کاتەیەکێک لە استراتێژیەکان ئەوەیە کڕیارەکەم بناسم بزانم بۆ چ تایپێک لە کڕیار خەریکە من ئەو کاڵایە ئەفرۆشە بۆی کە بەپێی ئەوە خزمەت گوزاری یان نرخەکەمدا چیتر لەم استراتێژیای وا کاتمە سەرکەوتوو بم طبعا ئافرین دەست خۆش بە پرسیارەکە زۆر جوانە ئێمە چەند قۆناغێکمان هەیە قۆناغی یەکەممان ئەوەیە کە وا بکەین خەڵک بەس بمان ناسێت هیچ شتێکی تر نییە تەنها ژمارە ئەو خەڵکانی کە منە ناسن زۆرتر بن بەڵام ئەگەر خەڵکی زۆر بمناسێ بەمە بزنس سەرکەوتوو نابێت وا دابرین هەموو سلێمانی بزنسەکەی منە ناسێ بەمە سەرکەوتوو نابێت قۆناغی دووەمان هەیە کە قۆناغی پارە پێخەرجکردنە بە کڕیارەکەی خۆمان واتە وا بکەین من فرۆش ڕوودا لە بزنسەکەمە بۆ هەندێک بزنس ئەگەر وەکو نمونە کاڵایەک لەسەر من $2 کەوتوێ بە $1.80 سنت بیفرۆشم بۆ هەر دانەیە کەی فرۆشم 20 سنت زەرەرکەم من براوە لە قۆناغی یەکەمە چونکە هەموو بزنسێ بە فرۆشتن دەست پێ دەکا ئامانجمانەوەی کاڵا بچێتە دەرەوە پارە بێتە ژوور و کڕیار زیاد بکە بەڵام هەر کەسێک هات 20 سنت من زەرەرم کرد لە کڕینەکەمە ئەوەندە بە دڵخۆشی ڕایەگرم ئەوەنە هەستی خۆشەوە هێڵمەوە کە ڕۆژەوە دووبارە بێتەوە چی بکەم بۆ نموناوەی کاڵی هەستی خۆش ئەمڕۆ منافسەی بازار لەسەر هەستی خۆشە کە ئەڵێن چی بکەین بۆی هەستی خۆش بێت ئەبێت وا بکەین کە لە کاتی پارەدانەکە دڵخۆش بێت کە دێتە ژوورەوە بەخۆشی مامەڵێکن بزانین ناوی چیە دواترەگە تەلەفۆنی بۆ بکەینەوە بزانین چ پێویستێکی هەیە لە ماڵەوە حتا جاری وهەیە کاتێک فرۆشیارە ئەو نەتێکەڵە بێ لەگەڵ کڕیارەکەزانە تووتێکی هەیە لە ماڵ و جاری داهاتواتەوە هاڵی باڵندەکەی لێ پرسێت کاتی ئەم ڕفیقایەتە دروست ئاکات وەکو چی لێ دێت وەکو ئەوەی لێ دێ ئێستا من برایەکەم هەبێت بزنسێکی بێ سەلاجە و دوکانی کارەبایەتی هەیە منیش سەلاجەکەم لە ماڵەوە سوتاوە ئەگەر براکەم دوکانی سەلاجە و ئەو بابەتانە هەیە و تەلەفۆنێکم سەلاجەکەم بۆ بنێرەکەکە تەواو خۆی ئەینێرە و لە ماڵەوەی بەسن و ئەڕوا و دوایڵم چەنە بۆ لەو نەبوو پارەکەی تەسلیمەکەم ئەگەر ئەم برایم نەبوو چی قڕکوێکم بەسەرمە ئەبێ بڕۆم بە بازاڕ دوکانە و دوکان بگەڕم 20 دوکان دوای نرخی هەمووی تاقیکەمەوە دواتر کوڵەتیەکانیان بپرسم دوای پرسیارکەم لە شوێنی تر لە خزمەکانم پرسیارکەم تا بڕیارە دەم سەلاجەیەکڕم تا 2 مانگیش لێی دوو دڵم بچووکترین پرتێ بکە سەلاجەکەڵم فێڵیان لێ کردوم پەیوەندی بە چی و پەیوەندی بە متمانەکەەوە هەیە کاتێ وات کرد تو وەکو برای کڕیارەکەی خۆ دوا بووی ئەوەندە نزیک بووی لێی کڕیارەکە هەستی خۆشی بۆ دروزێ بە منافسەی بازار لەسەر نرخی هەرزان نییە منافسەی بازار لەسەر بەرهەمی باش و کوڵەتی بەرز نییە لەسەر هەستی کڕیارە ئەبێ کوڵەتیمان باش بێت بەڵام هەستی کڕیارمان خۆش ڕاگرت ژماری کڕیارەکانمان زیاد دەکات و بزنسیش بیرمان نەچێت تا قسم بێت بزنس بریتیە لە استراتیژی دروستکردنی کڕیاری زۆر یعنی هەر یاری دروستکردنی کڕیارە نەک یاری فرۆشتن بێت باشە کاگەشتیان زۆر جار پرسیار دروستە بێت لەسەر کۆمەڵێک لە وڵاتەکانێ سە وڵاتێکی وەکو دوبەی پرسیاری لێ دروست بووە لەبەرەوەی زۆرترین براندەکان لەوێ نمایشەکرێت باشە بەڵام من لێ هاوڕێی خۆم بیست وتی کە چوومە شوێنێکەوە براندێک بوو بۆ نمونە بۆ نە کاڵایەک مەکڕی کاڵاکەی کامکڕی جلوبەرێک بوو
بەڵام سێرمە کرد مناڵەکەم لەگەڵا بوو خێزانەکەم لەگەڵا بوو سێرم کرد هەدی ئەدرێ بەوان شتی تایبەت دانراوە بۆ مناڵەکە شتی تایبەت دانراوە بۆ خێزانەکەم فامیلی بێکەر خێزان بن ئەگەر تاکە کەس بێ هەدی کەشتهاتێ یعنی بوون بە بازاربوونێک بۆ خۆیان دروستەکەن وەکوی بەڕێزی باسی کرد کە تۆ جاری کە سەردانی و شنەکەیتەوە کە جارێک تر تۆ خێزانێکی بۆ خێزانێک تری باسکەی ئەمە تا چەند ڕێگە خۆشکەرێکە کە تۆ بتوانانی لینکی پەیوەندیەکانە دروستکەی لەگەڵەوەی کە چۆن کاڵاکەت بە نرخێکی زۆرە فرۆشیت و ئەتوانی خەڵکێکی باشتیش طبعا ئەمەی جەناب دەفەرمی ڕێک ئەو قسەیە کە من تۆزێک پێشێستاوتم دەست خۆش بە سەلماندنی قسەکەیە بەشێکی دروستکردنی هەستێکی زۆر خۆشە لای کڕیارەکەەوە مادەم نرخی بەرز داناوە لە سەرتاوە توانایی ئەوەی هەیە کە کۆمەڵک دیاری بدا بە کڕیارەکەی خۆی و ئەمە لە زۆرینەی بزنسەکانە ڕەچاوەکرێ بۆ نمونە خواردنگەیەک هەیە لە ئێران هەر ئەو کاتی خەڵکەکانە چنە ژوورەوە بۆ مەتامەکە ڕاستەوخۆ وێنەگرێ وێنەیەکیانەگرێت هەر یەکسەر ڕاستەخۆ دانیشن وێنەیەکیانەگیرە تا خواردنەکان پێدرێ دوایی وێنەکان بۆ دێتەوە کراوەتە قاپێکی باشەوە ڕێک و پێک و پیان دراوەوە وێنەکەوی بن و لە ماڵ و هەڵی واسن لە شوێن خۆ دڵخۆشە دڵخۆشێکی زۆر دروستەکە یاداوەریکی زۆر باش دروستەکە بۆ ئەو کەسە پرۆسەکە ئەوەیە لەکوێ ئەتوانین تۆ زۆرترین خزمەتگوزاری پێشکەشی کڕیارەکەی خۆتکە بیرمان نەچێت ئێمە کاتێک کە ئەوترێ بزنس دوو وشە بەیەکەوە ئەوترێ فرۆش و مارکتینگ فرۆش و مارکتینگ هەمیشە بەیەکەوە ناویاندا مارکتینگ خۆی چییە مارکتینگ بریتە لە هێنانی کڕیار بۆ جاری یەکەم بەڵام کە کڕینەکەی کە دووبارە بیهێنمەوە بۆیە زۆرینەی بزنسەکان لە قۆناغی سەرەتا دروست دەبن تەرکیزیان لەسەرەوەی کڕیار یەک جار بێنن بەڵام دواتر بودجەیەکی باش خەرچەکەنەوەی کڕیارەکە جاری دووەم و سێم بێتەوە و چەندین تەکنیکی جیاوازیانەیە هەرەوەی بینێکیتە شوێنێک بزنس کارتێک تاتەوە دوو مۆری لێ داڵار کاتێک کردەوە هەشت مۆر بۆ نمونە کاڵایەکە خۆڕاییە یا ئەڵە جاری داهاتواتی 120 داشکاندنت هەیە یان شتێک تاتی ئەڵەمە بدە بە ڕەفیقێکی خۆر لە ماڵەوە یا جاری وایە لە گاندەکە بۆ دێ خەڵاتە شتێکی ترکە لە پێیجێک کۆشت داوا کردو شتێکی زیادت بۆ نێرن هۆکارەکە لەکوێوە هۆکارەکە لێەوە ئەیانەوێت و هەستت خۆش بێ و ئەمڕۆ بە جددی منافەزەکە لەسەر هەستی خۆشە چونکە ژمارەی ڕکابەر ئەوەندە زۆرە لە بازارە هەموو بزنسێ ناتوانێت بێنێتەوە لە 100 بزنس بە پێی داتایە کە لامانە 95 بزنسی لە 5 ساڵی یەکەم یا شکست دەهێنێت 95 بزنس یعنی ئەگەر ئێستا 100 کەسی دەوروبەری ئەمە بزنس دروستکەن تا 5 ساڵی تر تەنها 5 لەسەر ئیشەکە ماونێتەوە من لەم 5 ساڵی ڕابردووە ڕەنگە چەندین کەسم بینی و هەمان پرۆسی بەسەرهاتوە بۆچی چکە کڕیار حساستر بووە ئێمە ساڵانی 2000 ڕۆژ یەک دوکان بوو یا دوو دوکان بوو برنجە شتێکی لێ بکڕین ئەمان کڕی حەقی تاڵ بووە چەندێکیش ناشرین مامەڵی کرا هەرمان کڕی چار نەبوو دە ئێستا چی ئێستا لە هەموو شوێنە هەیە لە بەرەوە ئەمە بەدڵ نەبوو ئەوەی تر باش جا ئێستا ئەمەی کە بەڕێزت باسی ئەەکەی بۆ ئەو بزنسانە زۆر باشە کە بە قسەکەی جەنابەت نرخیان زۆرە و دەرەقەتی ئەوە دێت کە بۆ نمونە لە پەنای ئەمەیە هەدیەکی بچوو بابە کڕیارەکەی بەڵام ئێمە ئەگەر بینە سەر بیزنسە بچووکەکان ئەمان بەرگەی ئەمە ناگرن لانەیە هەر بە زەرەر ئەڕۆنەوە فەقیرانە ئەمان چ بکەن بۆ ئەوەی کە ئەو هەستە خۆشە لە لای کڕیار دروست بکەن دەست خۆش بە پرسیارێکی زۆر جوانە بزنسە بچووکەکان لە حەجمی فرۆشە ئەتوانن براوە بن عادەتەن بیرمان نەچێ هەنێ بزنس هەیە هەر سروشتی وایە من ناتوانم گران بم لە بازاڕەکەیە بۆ نمونە بزنسی مارکێت لەو بزنسانەیە کە سەدا ڕەنگە بڵم زیاد لە 50-60 کاڵاکان ئەبێ بە نرخی بازار یا خوار بازار ساخیتەوە بۆ ئەوەی کە بتوانی کڕیاری پێڕاپێشی بەڵام ئێمە لە ژمارەی فرۆشە براوە بێت کاتێ ژمارەیەکی زۆر کڕیارم هەبوو ئەمە بەشی یەکەمە بەشی دووهەم ئەبێت کۆمەڵی کاڵای گرانتر تێگەڵکەم چکە بزنس بە سێ قۆناغاڕۆ قۆناغی فرۆشتن دوای قۆناغی قازانجکردن دوای قۆناغی بە سیستمکردن با نمونەیەک بێنمەوە زیاتر ڕوونی بۆتە بۆ نمونە من 1000-2000 دانم ئەمەی کە کاڵاکانم تەنها بە 1000 دینار و 2000 دینار خم لەمە قازانجێکی گەورە ناکەم بەڵام واکە ژمارەیەکی زۆر کڕیار بێتە ژوورەوە لە دوای 6 مانگەوە کە من 10,000 کەس کڕینی لە من کردووە ئەو جادێم کۆمەڵی کاڵای 15,000 و 20,000 و 50,000 مناو بزنسەکەی خۆمەوە ئەم بەشم 1,000-2,000 ئەو بەشم 50,000 لێرەوە من دانێکی 50,000 فرۆژ یا 100,000 فرۆژ 25,000 قازانجەکەم لەوەش 500 دینار قازانجەکەم مشکلەم نییە دوای قۆناغێکی تر کە کات تێپەڕێتەوە من قازانجم لە بزنسەکەمە بۆ زۆرە بێت تووشی کۆمەڵێکی یاشارم پێشەی ڕێکبوونی بزنسەکە 4-5 کارمەندم هەیە کارمەندەکان یاساکانیان دیار نییە نرخ لای من دیار نییە معاملەکردن نازانم سەدا چەند داشکاندن کە کڕیارەکەم بۆ کەسەکەی تر شێواویەکەوێتە بزنسەوە لێەوە ئێمە ببین دەستوری بزنسەکە بنووسینەوە بزین هەر کارمەندە ئیشی چێ لە ناو بزنسەکەەوە حتا بۆ نمونە خاترگرتنی خاترگرتنی کڕیارە بێ یاسایەکی ڕوون و ئاشکرای هەبێت کە هەموو کارمەندەکانمان بزانێمە بەو سیستەمە خاتری کڕیارەگرین پێویست نەبێ هەموو جارە تەلەفۆن بۆ بکەن و حاج ئەحمەدا تۆ خاتری بگرم یا خاتری نەگرم ئەبێت بزنس دیان لە قۆناغی سێ ماچێت ئەو قۆناغەوە بەڵام قۆناغی یەکەمی بزنس ئەوەیە کە من
قەبارەی فرۆشم تەواو بەرزکەمەوە هەر توانایەکم هەیە بەس بفرۆشتێ هەرمە شابینی زۆرێک لە دوکانەکانی بازار خۆڵ نیشتووە لەسەر کاڵاکانیان کابراایکیشە بە حاڵ بڕای بە بزنسێ جلوبەرگەکەی خۆشی ڕێک و پێک ناکە سیرەکەی ماشەڵڵا الحەمدلله خوا ڕشتوێتی بەسەری و دووسێ خانووی لەم لاوە هەیە و سیارێکی باشیشی هەیە لە ماڵەوە ئەڵێن ئاخر ئەمە لەگەڵ لۆجیکی بزنسان نایەتەوە چۆن ئەبێ ئەم دوکانە ناشرین و پڕپوتە ئەو هەموو فرۆشەی هەبێت یێتەوە چۆن نایەتەوە لە بەرێم کەسە لە قۆناغی فرۆشە ماوەتەوە هەر لەوێ گەشاکە بەس گرنگی بەفرۆشە ئەگەر ئەم کەسە زیرەکتر بواە ئەیتوانیم بچێتە قۆناغەکانی ترەوە ئێستا وەزعی زۆر باشترە بوو بەڵام لە کۆتایی توانیوەتی سەدان کڕیار بۆ خۆی بگرێ و بەردەوام کڕیارەکان کڕینی لێ بکەن و ئەو قۆناغی خۆی بەجێ نەهێشتووە چکە زۆر کەس کاچێتە قۆناغی قازانجکردنەوە کڕیار بەجێ ئەڵە ناتوانێت کڕیارەکان ڕابگرێت لەگەڵ نرخمان بەرز کاکەشتیا زۆر جارە بینی ئێستا هەندێک کەس لەبەرەوەی بزنسەکە زۆر بووە خەڵکێک زۆر سەری تێکردووە هەندێک کەس کۆمەڵێ نهێنیە بزنسی دۆزیێتەوە بۆ نمونە کەسێکە گەنجە ئەزانێت کە گەنجی ناو شارەکەی من چ جلۆ بەرجەکە پۆشێ حەزی لە چ شێوازێک و ستایلەکە لە باتیوی بڕوا دوکانەکەی پڕ بکە لە کۆمەڵە جلی کوڕانە بە پێی خواست شتەکە ئەڵ بە پێی خواست مەبەستەکەم ئەمەیە خواست بۆ لە باتیوی 100 کردگاری هەبێ 20 کردگاری هەبێ بەسە بۆ لە بەرێ زانێ ئەو 20 کردگارە چ جلێشانەوێ حەزیان لە چییە وە چیشانوێت ئیترشتی زیاد لەسەر خۆی کەڵەکەش ناکە و قاجازێکی باششەکە لەسەر ئەو کاڵایکەی هێنێ تا چەند ئەمە ئەتوانێ هەنگاوێک بە بۆی کە تۆ بزنسەکە و ساڵ بە ساڵ هەنگاوی باشتری بۆ قۆناغێک باشە بەس لە قۆناغێک زیاتر ناتوانێت بڕۆڵابێت چکە ئێمە بیرکەینەوە ئەگەر بمانێت بە ئاستی بژێوی ڕازی بین لە بزنسا خراپ نییە بەڵام کاتی ئێمە نامانوێت تەنها بە بژێوی ڕازی بین ئەمانەوە فراوانتر ببین پێویستمان بۆی بە گەشەی زیاتر بە هەر نمونەکەی خۆت کە نادوە نمونەی جلوبەرگە جلوبەرگ کێشەوە هەیە 3 وەرزمان هەیە ئێمە لە ئیشی جلوبەرگا وەرزی پاییز و بەهار زستان و هاوین مانای وایە 3 جارێ ما بێ کاڵا بکەینە مەخزنەوە لە ساڵە و مژمانای وایە کە تێچێکی زۆر زۆربانەکەوێتە سەر ئەمە بەشی یەک بەشی دوو دوای 2-3 ساڵ ئەم خاوەنکارە هیلاگە بێت هەموو ڕۆژە لە ئیشکرد نابووە پێویستی بەوا بێ فێر ئەوە بێ کە کارمەندی هەبێ و پێویستی ئەوە بێ بتوانێت خۆی جاروبارە بێتە دەر لە بزنسەکە ئیشکە کە ژماری کڕیار بەرزە بێتەوە من ئەگەر 5 نامم بۆ بێت لە پیجەکە ئەتوانێت وەڵامی بێت و 50 بۆ بێت چی ڕوەدا 200 بۆ بێت چی ڕوانێ بێ فراوانی مەجای بەڵێ سنوورێکی بۆ دروست ئەبێت کاتێک کە تۆ واوەستایت هەموو بزنسەکەت ڕەبتی خۆت بوو بۆ قۆناغێکە چیتە پێشەوە قۆناغێکی زۆر باشیشمان هەیە کە باشە بڕاتە پێش بەس دوای ئەوە تۆ سنوورێکت هەیە بۆ فرۆشتن ئەخۆ تۆ چۆنم سنووری خۆت تێپەڕێنیت بۆ ئەم سنوورە تێپەڕێنی ئەبێ وا بکەی ژمارەیەکی زیاتر خەڵک بێ زۆرینەی بزنسەکان ئێستا پێ بڵێ خەونێکی شیرینی هێڵە بزنسەکەم دەقاتکەمەوە من لەم ڕۆژانە هەر بە بینارێکم لەسەر بابەتە هەبوو بەڕوونی وتم زۆرێک لە بزنسەکان توانایی دەقاتبوونەوەیانتیانە هەر توانای نییە کەسەکە کابرا بێنە کێشێکات توانین لە مانکە بیزوێنە بکات دەبات 200 بۆ بێت توانای نییە کابرا دوکان مارکێتێکی ئاسایی هەیە لە ڕۆژێکات توانێت 50 کڕیار ڕابگرێت 500 بێنە ڕێژوورە و ڕۆژانە هەر لێک و پێگەڵەوەشە نبینی زۆرێک لە هەرزان بازاڕەکان ئەڵێن یاڵا ئەوە فلانشت و فلاشت دیارە ئەم مانگە و نرخیشمان زۆر هەرزان کرد و وادەی وەرن بکڕن لە پڕات کڕیارێکی زۆرە بەسەر دوکانەکە ئەڕۆی هەمووش پرزاوە بەسەر یەکە شتێ لەم لاکەوتوە شتێ لەو لاکەوتووە بە دەدەقە چاوەڕێکی کەس نیە حساباتی بۆکە لەبەر ئەوەی بزنس هەر کاتێ قەباری گەورە بوو خزمەتگوزاری دابەزێ ئێمە دووشتمان بەیەکەوە لە کاتە ئەمانوێ قەباری فرۆشمان زۆر بەرز بێتەوە ڕەزامەندی کڕیاریش لەگەڵی بەرز بێتەوە هەر بزنسێک قەباری فرۆشی بەرز بوو ڕەزامەندی کڕیاری دابەزی ڕاستەوخۆ بە ئاڕاستی لە ناوچوو ناچێت و دەیان بزنس لە ناوچوون بۆ هۆکارەوە ناتوانانی و ڕەزامەندی کڕیارەکە ڕابگرن بەس قەباری فرۆشی خوانیان بەرز کردوەوە زۆر باش جاکا گەشتیار ئەمە زۆر جار لە لای خۆمان ئەو بیزنسانەی کە سەرکەوتوو ئەبن دوای فترێک کوردوتەنی دەسە گۆڕن بەداخەوە ئێستا بۆ نمونە تۆ ئەڕۆیت بەردەوام ئەم شوێنە کاڵای ئۆرجیناڵ ئەفرۆشێ لە پڕابینیت دوایەوەی کە بازاڕێکی باشی پەیا کرد لە پڕابینیت ئەمەمان زۆر بستوڵی کاڵایەکی ساختەشە هێنێت تێکەڵوانێت تریەکە ڕستورانێک کە دوای فترێکە بنی خواردنەکانێک و جاران نامێنە ئەمە بۆ لە لای ئێمە ئەگەر متمانەیەک دروستکرا ئاگیان لەو متمانەیە نابێت دەست خۆش پرسیارەکە زۆر وردە هۆکاریەوەی حەجمی گەورە بووە هەر بزنسێ قەباری گەورە بوو تووشی کێشاوە جارەوە لە بزنساکە چوینە پشتی 12 کارمەندەوە ڕێک پرزی ڕوەدا لە ناو بزنسەکە لە دوای 12 کارمەندەوەمە بێ سیستمێکمان بێ کە هەر 12 کارمەند ڕەتی کەسێکەکەینەوە کاتێ بزنسێکت هەیە بریتێ لە یەک عقڵ بۆ نمونە لەگەڵ 10 جستەیە 15 جستەیە هەموو گەڕێتەوە بۆ خاوەنکارەکە بزنسەکە هەڵەوەشێ بەسەریەکە ئەمە یەک دوو کاتێک
کە بۆ نمونە بەتەمێکمان هەیە تا ئێستا خواردنی 50 کەسی دروست کرد بێ خواردنی 500 کەس ئێستا دروست کات دوو شاگردیشیان لەگەڵی دروستەکان جاران بە هەموو حجمی ڕێک و پێ خوێ تێکراوە هەر لە خۆ خوێتی یەکەن بە چەند خوێتی یەکەن جاران دوو دەبڕۆنی تێکراوە دیارەوە بە دقیقی چەندی تێکرا ئێستا ناچارە لە خۆ برنجی تێگە لە گۆترەکاری ئیش ڕوەدا تام یەگۆڕێت یاخود کە تۆزە گەورەترە بێت لەبەر هەڕژاویەکی لە وەساکانی وازێنە تام یەگۆڕێت یاخود ئەو کەسەی تر کە لەبەر قەباری فرۆشی زۆر بەرزەبێتەوە بزنسەکەی هەموو شتێکی ئۆریجیناڵی هەیە ئێستا فریان ناگەی مەغزنی تیای نامێنێت ناچارە بێ بە پەلە دوو سێ شتی ئێستا ئێمە لە پێشەنگای کتێب چەند شوێنم بینی ئەوەی بەسەرا خۆمان لەو دۆخان کە لەبەر کتێب نەماوە لە مەغزنمانە فرۆشێکی زۆر لەسەر کتێبە زۆر بیرەکەین و بە پەلە ڕاکەین لە بازار شوێنە بدۆزینەوە خێراوە 100 نوسخە کتێبی لێ چاپکەین کاتێ تۆ ئەم پەلەیە بواری من ڕەنگە کەمتر پیای دەربکەوە چونکە کتێبەکە تا ڕادێ هەروکو خۆی دەرچێت ئەگەر تۆزە کواڵەتیشی نزمتر بێت نووسینەکە زۆر گرنگە بێت بەڵام لە بوارەکانی ترا زۆر خواردن کە تامەکەی گۆڕا کڕارەکەسی پێکا بەجێی ئەهێڵێت لەبەرەوە هەموو بزنسە کێشەی قەبارەی بۆ دروزە بێت قەبارە شتێکی مشکلەیە لە بزنسە بۆیە زۆر خەڵکمان هەیە لەو بازاڕێ ئەڵێ من 10 ساڵە ئیشەکەم و هیچم نابێ بە هیچ و هەروەکو خۆمە چونکە نەیتوانی و کێشەی قەبارە حەلکان لەگەڵ یەک تۆز گەورە بێ خزمەتگوزاری داوازێ وەجبێ کڕار بەجێ یەڵە یەتەوە بۆ ئاستی خۆی بچووگە بێتەوە جارێکی تر زۆر بزنسمان هەیە حتا کۆمەڵێکی بزنسمان هەیە هەر شکستە هێنن لەو بابەتە یعنی هەر بزنسەکە داخرێت ئێستا لە بەرەوەی جیهان زۆر هەنگاوی باشتری ناوە بۆ کاری ئابووری و بۆ کاری پیشە و بۆ کاری بزنس هەموو توێژینەوەکان چوونەتەوە سەر ئەوەی کە کاری تیمۆرک زۆر سەرکەوتووترە 100% بیرۆکەی چەند کەسێک زۆر سەرکەوتوترە لە بیرۆکەی یەکتاکە کەسێک بۆ کۆی کە تۆ بتوانی پرۆژەیەک و کارێکی باش دەبێت لای خۆمان تا چەند ئەمە بەرجەستە ئاکرێ یاخۆ دەتوانی کاری لەسەر وڵی پرسیارەکەت زۆر وردە بەڵام قسەکانی پشتی ئەم پرسیارەکە بگەین زۆر قوڵە تیمۆرک ئەوە نییە تیمێکەوە بێتەوە بەیەکەوە ئیشکات ناتوانن خەڵکی ئێمە ناتوانە بێت لە دەرەوەش ناتوان بەڵام لە دەرەوە عیلمێک هەیە کە عیلمی بە سیستمکردنی بزنسی ناو بە سیستمکردنی بزنس واتە هەر تاکێک لە ناو ئەو بزنسە ڕۆژ یەکەم کە هێتە ناو بزنسەکەەوە یاسایەکی درێتێکە پێڵی وەکو یاسای وڵات وایە پێوتری ئەمە هێڵی سووری توە هەر کات ئەمانەت کرد ژیان تێگەچێ هەر کات ئەمانەت نەکرد شتەکان ڕێگە بێت بۆ نمونەم کە ساخینە بەشی مارکتینگەوە کۆمەڵی یاسای ترێ دێتێت کە پەیوەستە بە بەشی مارکتینگەکە خۆیەوە دوای ئەوە دانە بەدانی پرۆسەکان لە بزنسێکی دەرەوە چاتێکردنێک دیارە هەنگاوەکانی چاتێکردنەکە چۆنە چێتە پێشەوە بەڵام لە لای خۆمان وانە ئێمە علمی بە سیستمکردنی بزنس لای ئێمە زۆر کەمەوە ناکرێت بزنس باسانی بە سیستم کرێت لەبەرەوە تیمۆرک بە ئاسایی ناچێتە پێشەوە هەندێک بزنسمان هەیە لێرە سەرەتاکەی دەستی پێکرۆ بەڵام بە سیستمکردنی بزنس ئیشی کەسی پسپۆڕە و چەندین مانگ دانیشتنی پێویستە لێکۆڵینەوە چکە بێ بزنسەکە ڕێگاوە هەڵبڕێژیت دوای پارچە بە پارچانە کۆکەیتەوە دوای هەر شتێکی بزنسەکە بێنی بیکەی بنووسین دوای بزنسەکە دەبێت بە کتێبێ لەو کاتە هەموو شتێک ڕوونە کە تۆم بزنسە چۆنە چێتە پێشەوە کەسی پسپۆر بۆچی ینی زۆر جار ئێستا لەوانێت زۆر کەس بینەرمان بێ بڵێ کەسێک لە پیشەیەکە ئەزمونێکی زۆری بینیۆتە و پسپۆریش نیۆ بە ئەکادمیش نەیخوێنووە بەڵام ئەتوانێت چەندین تیم و تیمۆرگ لە بەردەمیان کار ناتوانێت چەندین تیمۆرگ بەرەوێتە پێشەوە دڵنیابە چونکە کاتێک بۆ نمونە بزنسێکمان هەیە یەک کەسە دوای 5 کارمەندی تر وەرەگرین ئەبێ بە 1 ئەقڵ 12 دەست ئەم کاتە پێشتر یەک کەس بۆ 1 ئەقڵ و 2 دەست بۆ بە 1 ئەقڵ و 12 دەست ئەم کەسە ناتوانێت ئەڵێ لە ئیشەکە زانم هەموو شتێکە گەڕێتەوە بۆ خۆی کاتێ هەموو شتێکە گەڕێتەوە بۆ خۆی کاکە خۆی خۆ سوپەرمان نییە هەموو بڕیارەکانی ڕاست بچێتە پێشەوە تەرکیزی مرۆڤ سنووری هەیە کاتی مرۆڤیش سنووری هەیە بۆیە شتەکانش پرزە من پێشتر وتم 12 کارمەند لە بزنسە سنوورە بۆی خۆ بەڵێ هەنێ بزنسمان هەیە 100,000 کارمەندی تایە بەڵام کاتێک کارمەند دەچێتە پشتی 12ەوە ئیلا پێویستمان بەوەیە وا بکەینم کارمەندانە بەریەک نەکەون لە هەر شوێنێکی بزنسێکی گەورایشتان کرد بێزانن چەنە هەر منافەسەی بینی کارمەندەکان چەنە بزنسەکە تێگەدات تو ئەمانە ئەبێ بە هەمووی بە نووسین و بە سیستم یەکلا بکرێتەوە هەر نەجار بەڕێوەبەرێکت دانا و بەڕێوەبەرەکە کارمەندەکانی خۆی بەکارهێنێت تۆ چۆن نەزانیم بەڕێوەبەرە کارمەندی خۆی بە ئیشی ماڵی پێکا بە کارمەندەکە ئەمانە هەر هەمووی بۆیە عیلمە ئیشی کەسی پسپۆڕە چونکە ئێمە سێ جۆر یاسامان هەیە کە لە ناو بزنسەکە ئەبێ بنووسرێتەوە یاسایەکیان پەیوەندی بە یاسای عامەوە هەیە یاسای بەشەکان سەر بەخۆ دواتر یاسای دانە بەدانی پرۆسەکانی ناو بزنسەکە هەموو بزنسێ 50 تا بۆ 900 پرۆسەی جیاوازی تایە پرۆسەی پۆستێکە لە سوشال میدیایەکەی پرۆسەیەکە بۆ نمونە پرۆسەی کڕیارێکە تێتە ژوور و تا چێتە دەرەوە پرۆسەیەکە ئەمە عیلمێکی بە سیستمکردنە پێم وانە چوارچێوەی بەرنامەکە سەبەرە ئەوە بڕوە بەڵام عیلمە و ئیشی تیم لە کوردستانە ماوێتی گەشە بکە بەڵام نووسینەوەی دەستوری کارەکە ئیشی کەسی پسپۆڕە و لە کوردستان چەند کەسێکی پسپۆرمان هەیە بابەتە کاتاکە پرۆژەکە ئیشەکە بەرفراوان بوو گەورەتر بوو پێویستەکە لەگەڵ کەسی پسپۆڕە ڕاوێژ کاتێ فراوانە بێ بەڵێ و کاتە شتە ئیشی کەسی پسپۆڕ زۆر بەڕێزت بە خێراتنت ئەەکەی